بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرکوێیەکەن سڵاوی خوای گەورەوەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە کێشە و گیر و گرفتەکانی گەنجان دەکەین لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی. بێگومان لە ئێستادا کە قەیرانی دارایی و سیاسی بەرەوەکی یەک بە یەکی وەکوڵێت تاک بە تاکی ئەم هەرێمەی گرتووە، گەنجان گەورەترین پشکیان لەم قەیرانانەدا هەیە، واتە ئەوەی کە پشکی گەورە و پشکی شێری بەرکەوتووە لە کێشە و گیر و گرفت و نەهامەتیەکان ئەوە گەنجانن. پێت دەچێت یام ئەتوانین بڵین کۆچی بە لێشاوی گەنجانیش بەجێهێشتنی وڵات بەرەو ئەوروپا بەرەو ڕێگە سەختەکانی گەیشتن بە ژیانێکی خۆش گەواهی دەری ئەم قسەیەمان بێ کە ئەوە گەنجانن دەبنە سوتەمەنی یەکەمی هەر قەیران و پێژاتێکی نەخوازراو لە هەر وڵاتێکدا. نەبوونی هەلی کار، نەبوونی دەرفەتی زەواج و هاوسەرگیری، نەبوونی خوێندنێکی شایستە، نەبوونی بژێویەکی بەرچاو یان بۆمنە ژیانێکی سەربەرزانە، ئەمانە خەمە گەورەکانی گەنجانن لە هەرێمی کوردستان کە دەسەڵات کەمتەرخەمانە لەگەڵ ئەوەدا کە لە وڵاتێکی پڕ لە وزە و پڕ لە موچە و پڕ لە بژێویدا دەژین، بەڵام سیر دەکەی گەنجان مەحرومترینی خەڵکی کۆمەڵگەکەی خۆیانن بە نسبەت ئەو داهات و دەرامەتەی کە لە وڵاتی خۆیاندا هەیە. بۆچی لە وڵاتانی دیکە ئەوەندەی کە پشت بە هێز و توانا و وزە و بیرکردنەوە و لێکدانەوەکان یان بۆ منە ئەو توانا و بەهرانەی گەنجان وەردەگیرێ لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوەیە. ئەگەر گەنجێک ببینین لە هەر شار و شارۆچکە و ناحەیەکی کوردستاندا داهێنانێکی کردووە، شتێکی فڕۆکەیەک، ئامێرێکی کارەبایی یا هەر شتێکی تری دروست کردووە، خێرا بۆ منە ئەوەندەی کە بە تانە و تەشەر یان بۆ منە بە کە بکردنەوەی ئەو توانایی کە هەیەی کاری لەسەرەکرێ هێندە بە پەرۆشەوە بایەخی پێ نادرێت نە لەلایەن میدیا و نەلایەن دەسەڵاتەوە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە کێشە و گیر و گرفتەکانی گەنجان دەکەین و داواکاری ڕەواکانی گەنجان، ئەو خۆپیشاندانانەی کە لە ئێستادا لە خوارووی عێراقدا هەن تا چەند پشتی بەهێز و توانای گەنجان بەستووە، ڕێکخراوەکان بە تایبەت ڕێکخراوەکانی بواری گەنجان و لاوان چیان کردووە بۆ دابینکردن یان بۆ منە بۆ گەیاندنی داوا و خواستە ڕەواکانی گەنجان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز پێشەنگ کۆساری کارگەڕی ئۆفیسی گشتی سەندەری پەروەردانی لاوانم کردو و پێکەوە قسە لەسەر ئەم بژار دەکەین. مامۆستا پێشەنگ زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا پێم خۆشە بزانم گەنج کێیە، لاوان کێن، بە کێ دەگوترێ گەنج و لاو؟ بەڵێ ناوی خوا. جا لە ڕاستیە گەنج و لاو ئەگەر ئێمە پێناسێکی بۆ بکەین بریتیە لەو جیلە یان لەو تەمەنەی کە کۆمەڵی خولیا و هیوا و ئاواتی هەیە، ئەوێ لە کاتێکی زووە لە سەقفێکی زەمەنی دیاریکراوە بەدەستی بهێنێ. ئەوە گەنجانن کە داینەمۆی ئەگەر بڵین داینەمۆی ژیانن لە دنیاە، لەبەری تەمەنێکە هەوڵدانە کۆششکردنە، توانایەکی جەستەیی هەیە و توانایەکی بەقوەتی هەیە. بۆیە گەنج پێناسەی گەنج زۆر شتەگرێتەوە ئێمە گەر بچینە سەرباسی گەنج. بەڵام ئەگەر ئێمە بڵین گەنج لەم وڵاتەیە شێیە، لەم کوردستانەیە گەنج کێیە؟ گەنج لەم کوردستانەیە ئەو جی لە خێر لە خۆنە دیوایە لە سای ئەم دەسەڵات و حکومڕانی کە هەر لە زمانی زۆر لە زمانی حکومڕانیە یەک لە دوایەکەکانی عێراقەوە هەتاوەکو ئەو حکومڕانی کە لە کوردستانە هەیە. بەڕاستی گەنج لەم وڵاتە ئەگەر پێناسەی بکەین پیریش نییە، ئەگەر پێناسێکم پیریش نییە. گەنج بریتێ لەوەی کە لەم وڵاتە هیچ وجودیەتێکی نییە. بۆچی هیچ وجودیەتێکی نییە؟ ئەوە کێ وای کردووەکە؟ وڵات جا ئەوە هەموو خەڵکەزانانی و حکومڕانێتە لەم وڵاتە ئەو جیلەی کە لە شاخ هاتنە خوارە حکومڕانی وڵاتەیان کرد جیلێک بوون، عەقڵێتی حکومڕانی وڵاتەیان نەبوو و گەنجیان پەراوێز خست. ئەنجامی پەراوێز خستنی گەنج ئەوەیە کە تۆ هەموو شتی سەرۆت و سامانی ئەم وڵاتە بۆ خۆت کۆ بکەیتەوە. ئەوانەی کە هاتنە خوارە حکومی وڵاتیان کرد، ئەم وڵاتیان هەموم کوردستانە بە موڵکی خۆیان زانی، پێیان وایە ئەو شۆڕش و خەباتەیەوان کردویانە ئەبێ بەرەوبوومەکەیشی لە وڵاتە هەمووی بۆ ئەوان بێ. بۆی ئەم جۆرە تێگەیشتنە وای کردووە لە کوردستانە کە گەنجی پەک خست. کاری لەسەرەوە کرا کە لە وڵاتەیە گەنج حورمەتەن ینی قۆناغی بەگێلکردنی خەڵکیان دەست پێ کرد لە وڵاتەیە. ئەم دەسەڵاتەواکە کە خەڵک گەنج بەرەو بێهۆشی و بێفکری و بێبیری بەرێت.
ئەگەر سیر بکەی بەرمەجە کاری لەسەر کردووە بە قۆناغ کاری لەسەرەکە یعنی خەڵک پێی وان نەبێ ئەوەی ئەمڕۆکە دروست بووە بێ هیوایە خەڵک کەمتر ئێستا لەم دەسەڵاتە ئەجوڵێ بۆچی لەبەرەوەی کۆمەڵە ئەوان ڕێگەی لێزانانیان گرتووە دەبەر بۆ ئەوەی گەنج وا لێ بکەن کە کار نەکا بیر نەکاتەوە بیر ئەنیسە گەنجێ وڵاتە لێی بپرسە هیچ نازانێ بۆ هیچ نازانێ بۆ بیر ناکاتەوە ئەم دەسەڵاتە وای لێ کردووە کاری بۆ کردووە هەموو بۆیە سیرەکەی خوێندنە بێ ئەرزش کراوە لەم وڵاتە هەر ژیان بێ ئەرزش کراوە بۆ گەنج لەم وڵاتە بێبەها کراوە تۆ سەیری ئەم هەموو ئەمە بکە بۆ خەڵک بێ هیوا بووە ئێستا پرسی بۆ خەڵک بێ هیوا بووە کاکە هەموو سێکتەرێکی ئەم ژیان لەم کوردستانە قۆڕخ کراوە ئەم دەسەڵاتە هەموو سێکتەرێکی لەم وڵاتە قۆڕ کردووە تۆ سەیری بکە ینی من لەم ڕۆژانە شتی زۆر عەجایبە بیستی لە هەولێرا کۆنسۆڵخانەیەک دروست کراوە ئەزانی من لێکم داوەتە ئەو ڕوبەر 1428 پارچە زەوی 150 مەترێک کاگە دابەش بکرێ بۆ خەڵکی ئەم وڵاتە بۆ ئەو گەنجەی کە لەم وڵاتەیە هیچ ژیانێکی نییە کە شوێن و ڕێگەیەکی نییە هەمووشی دابەش کراودراوە بە کۆنسۆڵخانەیەک لەم وڵاتە کاکە یەک گەنجم پێ بڵێ لەم کوردستانە خێری لە ئەمریکا و لەوەی لەم هاتۆتە وڵاتە خێری لێبینی بێت ئێمە خێرمان لە دەسەڵات و حکومڕانەکەی خۆمان نبینی و تاوەکو لە کۆنسۆڵخانەی خەڵکێکی وەربگرین بەڕاستی کارەساتە سیرەکەی کەنیسەیەک لە منتیقەیەکا دروست کراوە لە شۆڕش لە ناحیەی شۆڕش کەنیسەیەک دروست کراوە سەدان مەتر زەوی بۆ دابین کراوە یەک نەفەرێک نییە لە سنووری چەمچەماڵ و دەوروبەریشە مەسیحی بێت بە مەرجێک گەنجی ئەو شارە خەڵکی ئەو شارە ئاو نییە بیخۆنەوە ئێستاکەیش بە 10 ڕۆژ جارێک ئاوی بۆ ڕیدێت بە 10 ڕۆژ جارێک ئاو دێت بۆ ماوەی 2 کاتژمێر ئەبێ گەنج چی ئیسپادەی کردبێ لە بۆیە کۆمەڵە کار و پرۆژەی هەیە ئەم دەسەڵاتە بۆی هەتا بتوانێت گەنجی بۆ بنێرە گەنج بیر نەکاتەوە لە دەسەڵات گەنج بیر نەکاتەوە لە ژیان دێ سەیرەکەی خەڵک ژیانی نییە ناوەندێکی دروست کردو بۆ بێهۆشکردنی خەڵک سنتەرێکە کاتەوە لە شوێنێکا بۆ ئەوەی گەنجان ئەسڵەن بیری ئەوەیان نەبێ ژیان چییە دەسەڵات چییە حکومڕانی چییە بۆیە ئەمە هەموو بە بەرمەجە کاری بۆ کراوە لە دەیان شوێن بڕۆ لە دەیان شوێن چی کراوە لە خەڵک ژیانی نییە سنتەرێکی دروست کردووە مامۆستا پێشەن کاتێکە پیرەکان ئەدوێنی ژن ئەدوێنی مناڵ ئەدوێنی کرێکار و کەمەندام و تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگەی ئەدوێنی ئەوانیش پێیان وایە هاوشێوەی گەنج ئەوانیش مەحرومترینن ئەوانیش پشتگوێخراوترین جیلی کۆمەڵگەن ئایا بۆ منە ئەگە بڵێن حکومەت لە ترسی ئەوەی کە گەنجەکان دەسەڵات بگرنە دەزیان بۆن هۆشیار ببنەوە ئەمە دەکا بەرامبەر بە گەنج ئەدی بۆچی بەرامبەر بە چین و توێژەکانی تریش هەمان سیاست و هەمان قۆناغ یان هەمان کار و پرۆژەی ئەوەی کە حکومەتێک ئێستا بۆ تەواوی خەڵکیە بەڵام زیاتر ئاراستەکە بەرەو گەنجە لەبەری گەنج دەتوانێت گۆڕانکاری بکە ئەوە گەنجان ئێستا گەر سەیری خۆپیشاندانەکانی عێراق بکە هەمووی گەنجن ئەو خۆپیشاندانانی لە ڕابردوو لە کوردستانەکران لە 190 گەنج بوون هەمووی گەنج بوون لە وڵاتە بۆیە گەنجان ئەجوڵن گەنجان ڕوبەڕوو ئەبنەوە ڕوبەڕوێم دەسەڵاتا بنەوە گەنجان ئەتوان گۆڕانکاری بکەن بەڵام ئەوەی کە ئەوەی سەژیان لەم کوردستانە لەسەر دەسەڵاتی ئەم حکومڕانیەتە هەرپەکی کەوتووە بۆ گەنج و بۆ لاو کە کارەبا نیە و ئاو نیە و ژیان نیە و موچە نیە و گوزەران نیە و کار دەستی خەڵک ناکەوێ و لە ئەنجامی خۆڕەخکردنی هەموو کاروبارە دەسەڵات ئابووری لە وڵاتەیە لەژێر دەسەڵاتی چەند کەسێکە هۆکارەکەی ئەوەیە کە ئەم ناهێڵن گەنج بچێتە سەرکار ئەم دەسەڵاتە وای کردووە بۆیە ژیان پەکی کەوتووە شتێک نییە ناوی یاسا بێت لە وڵاتە کە یاسا نەبوو لە هەر وڵاتێکە کاکەم حکومڕانە نە یاسا هێنە لەخوا ئاترسێ لەخوا ناترسێەوە کە یاسایش نەبوو یاسا نەبوو تەواوی سێ یاسا نییە لە وڵاتە یاسا بۆ مانای بۆ کارپێکردن نییە لە وڵاتە گەرنا ئاوا لە کاغەزا هەیە لەسەر وەرەقەیەک هەیە نووسراوەتەوە شتێکی ناوی یاسایە ئەگەر کەسێکی هەژار و گەنجێک و خەڵکێک لەم وڵاتە پێیەکی خواردا بنێ یا هەڵەیەکی بچوک بکە ئەم یاسایە بە شتێکی زۆر گەورە بووی شتێکی زۆر گەورە بووی بەڵام سەیری بکە ئەم دەسەڵاتە ڕۆژانە تاوانی زۆر گەوراکە بەرامبەر بە میلەتە بەڵام یاسایەک نییە ئەم ببەستێتەوە ئەمە لە بێ یاساییە هەموو شتێک دروستەکرێ کاکە ئەم کۆمەڵگایی ئێمە حورمەتەن ئەم وڵاتەی ئێمە بەس یاسای جەنگەڵستانی تایە بەس یاسای دارستانی تایە هەر مەسئولێک هەر دەسەڵاتدارێک هەر بەرپرسێک لە ناوچەیەکە ناهێڵێ یەک کەسێک دەست بۆ کاروبارێک بکرێوێ بە ئەمری ئەو بێت ئاخر ئەکرێ قایمقام لە قەزایەکە لە ناوچێکە تەنانەت دوکانێک دابنێ لەسەر جادێکە بێ قایمقامێکی تیا شەریک بێ ئەبێ بەرپرسێکی تیا شەریک بێ
ئەبێ کۆمپانیا لە وڵاتە بکرێتەوە هەموو خەڵکی بۆ خۆی بۆ خەڵکی بۆ دابنێت کاکە ئێستا ئەوەندەی خەڵکی غەیری ئەم وڵاتە گەنجی غەیری ئەم وڵاتە لە کۆمپانیاکان دانراون بڕۆ سەیری شارەوانی بکە بڕۆ لەو هەولێرە لە 100 کەس کە لە شارەوانی کارەکات کاری پاکەرەوە کات پێنجی کورد نییە پێنجی خەڵکی ئەم وڵاتە نییە هەمووی مالیزیە و هەندیە و خەڵکی وڵاتانەیە کاکە هەمووی قۆڕ کراوە کابرایەکی مەسئولە ئەو بە $100 بۆ ئەو دەری هێنێ بەڵام بۆ کوردەکە نایکە هەموو شتێک قۆڕ کراوە لە وڵاتە هەموو ناوچەیەکە بینی مەسئولێک و بەرپرسێک لێ ڕاستەوە بوو لەو ناوچەیە هەموو شتێکە بۆ خۆی یاسایە هێزە حکومڕانە هەموو دەسەڵاتێکی هەیە پێشنگ ئەمانجی دەسەڵات لەم ململانێ یان لەم فشارە دەرونیە یان بوونە لەم بربەرەکانێکردنی گەنجاندا چییە بۆ دەسەڵات چ ئامانجێکەیە کە گەنجەکانی وا تەنگە تاوەکە وا برسیەکە وا بێ ئیش و بێ دەرەتانەکە بەسمانەوەی دەسەڵاتی خۆیەتی ئایا بەو شێوەیە کاتێکە جەنابەت پێت وایە لەگەڵ برسیکردنی گەنجدا لەگەڵ بەونە بێ ئیشکردنیدا خۆ پیشاندان و ناڕزایەتەکان سەرڵدان کە سەرنجام هەر گەنجان داینەمەوە بەڕێوەبەریان ئایا ئەمە ترسێکی زیاتر نییە ئەو خۆ پیشاندان گەورەتر نییە لە بۆمنە برسیکردنی گەنج بۆ سەر دەسەڵات ئەم دەسەڵاتە خوێنەوار نییە ئەم دەسەڵاتە بە شێوەیەکی لێ کردووە ئاوها بڕوات ئەوەی لە عێراق ڕووی داوە لەم ناوچەیە زیاتر تەشە ناکە زیاتر خەڵک وای لێ دێت بۆ لە سووریامانە ڕوویدان بۆ لە میسر ڕوویدا خۆ خەڵک ساڵێ دوان سیان 10-15 خەڵک سەبرەگرێ ئارامی هەیە بەڵام تر لە دوایەوە کۆتایی پێ دێم سەبر و ئارامە بۆیە لە وڵاتیش ئاوا ناڕواتە ڕێوە جا ئەوان با زۆر دڵنیابن خۆ هەر لە هەر لاوچەیەکە زوڵم و زۆر و ستەم و قۆڕخکاری هەبێ ئاوا ناچێتە سەر ساڵێک ڕۆیش 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ تەواوی ترە ماتەقێتەوە کۆتایی پێدێ فەرموویستەوەی لە عێراقا ڕوویداوە ئەگەر گوێبیستی بیت ئەو گەنجانی لە عێراقا خۆ پیشاندانەکان لێچی ئەلە کاکە واز لە مەزهەب بێنە ئاین بێنە هەرچی هەیە لە وڵاتە وازی لە ئێمە وازمان لە مشتێکێناوە کاکە تەواو ئێمە ژیانمانەوێ ئەبێ کۆتایی بەم حکومڕانیە بێ ئێمە ژیانمانەوێ بۆیە خەڵکیش تەواو بەڵام دەسەڵاتە نەخوێنەوارە ئەوێ پێی وایە بە ترس بە زۆر بەوەی کە خەڵک بهێنی بیکەی بە سەربازیش لە وڵاتە جۆرێکە لە کۆیلایەتی بۆ دەسەڵات خۆ سەربازیەوە نێ خەڵک بێ سەربازی لە چوارچێوەی نیزامێکی یاسایی و نظامێکی سەربازی جوانی حکومڕانیا بکرێ کاکە ئەوی لەم دەسەڵات و لەم وڵاتەیە هەیە ئێستاکە کۆ هەر مەسئولێک و کۆمەڵێک لیوایەکی تایبەت بەخۆیە فەوجێکی هەیە خۆ نییە لیوا فەوجی ئەم دەسەڵات و حکومڕانە بێت با فەوجێکی ئەم دی و بڕوا لەودی لە هەولێرا حکومڕانی بکات با لیوایەکی ئەو دی بێ لێرانە حکومڕانی بکات بدەسەڵاتێکی هەبێ شتێک نییە لە وڵاتەکە هەر تۆ ئەگەر تەجربەت کردبێ ئێستا ئەو سەیتەرانی کە هەیە لێرە بڕۆ بۆ هەولێر لە یەک سەیتەرەی زۆنی سەوزا پرسیارە لێ ناکەن بۆچی بۆ هەولێرە ڕۆیت تەنها لە سەیتەرەی پارتی پرسیارە لێکەن وازانە مەترسی بەس بۆ ولا دروست بێ کێشە نەگەر بۆم لای دروست بە پێچەوانیشەوە بۆ لەبەری بەس مەترسی ئەوان مەترسی ژیانی خۆیانێ مەترسی دەسەڵاتی خۆیانێ مەترسی ماڵە بەرپرس و کەسایەتەکانی خۆیانی کاکە خواردنێک نیە هیچ بیرێک نییە باوەڕ بێ و مەسئولانە ئاگایان لێنێ لەم وڵاتە چییە گوزەرێ باوەڕ بێ بەرپرسێ لەم وڵاتە ئاگای لێنێ چی لەم وڵاتە گوزەرێ من با شتێکی بۆ بجێڕمەوە بەرپرسێک گێڕایەوە یەکێک لەو کۆبوونەوانەی کە کۆبوونەوە حیزبە سیاسیەکان ڕۆژی جومعە بووە کە تاخیر بوونەوە جبەیەکیان کە هاتوونەتەوە بۆ ناخواردن وتی بۆ لەو کاکە بۆ نوێژی جومعەوەی پێچێ نیو ساعتی پێچێت 40 دقەی پێچێ ساعتێکی پێچێ وتیانە بەڵێ وتاری تایە وتی وەڵام من بزانی و هەر وەکو نوێژەکانی دیکە 5 دقەی مەسئولێک بێ لەم وڵاتە بژێ 70 ساڵە تەمەنی لەم وڵاتە بژێ نەزانێ نوێژی جومعەیەکەیە شتێکێ لەم وڵاتە مەبەسم لەوەی کە باوەڕت بێ ماناگەیان لە ژیانی خەڵک نییە نازان چیە گوزەرێ ینی بەڕاستی ئەگەر بڵێ 24 کاتژمێر کارەبای لەم وڵاتە ڕاستەکە لەبەر ئاگای لێ نییە چیە گوزەرێ لەم وڵاتە بەڵێ پێشنگ ئەگەر ئەمانجی ڕاستەخینەی دەسەڵات برسیکردنی خەڵکو و بێ ئیشکردنی گەنجان ترسان بێ لە دەسەڵاتەکەی خۆی ئایا ئەم ئامانجەی هەتا سەر بەردەوامە بێ نەخێر بەردەوام نابێت تاکەی بۆ منە گەنجان بە هۆشیارە بنەوە تاکەی بۆمە بە داواکنی مافڕۆکانی خۆیان هەراوە بێدەنگ و مەسەلەی گەنجان و شیاربوونەوەی گەنجان پێم وا بێسا قۆناغێکی باشی لە کوردستانە بڕیوە ئێستا بە حکمی و ئۆپۆزیسیۆنی لە وڵاتەیە بووە ئەو کەناڵە ڕاگەیاندانی لە وڵاتیان بەرە پێشوونێکی باشی بینیوە گەنج بەڵام گەنجیش ئێستا بە تایبەتی لە حیزبەکان بێهیوا بووە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان لە ئەنجامی ئەوەی بەترسەوە خۆشیان بەترسەوە لە وڵاتیان مامەڵاکەن
مامەڵەکانیان بەرچاوڕوون نییە بۆیە گەنج ئەبینی بێهیوا بوو ئەگەرنا ئێستاکەیش گەنجی ئەم وڵاتە ئۆپۆزیسیۆن بە جەراعەتەوە هەنگاو بنێ قەنەعەتم وایە لە 180 گەنجی وڵاتە هەنگاوەنێ لەگەڵێ بۆ هەر گۆڕانکاری لە وڵاتیان ڕووبە بەڵام ئەوە ئۆپۆزیسیۆنە لەم وڵاتە بە جددی هەنگاو نانێ هۆکار و سەبەب و ئەوەش بۆ خۆی ئەگەڕێتەوە بۆ پارتانە بەڵام ئێستا گۆڕانکاریەکان گۆڕانکاری گەورە لەم ناوچەیە هەیە بۆیە پێویستە کات هەموو ئۆپۆزیسیۆن لەم وڵاتە پێشی گەنجان و لاوان بکەوێ بۆ گۆڕانکاریەکان و هەم ڕێکخرا و دەستگاکان کە لەم وڵاتیان کارەکەن ڕێکخراوەکانی گەنجان ئەبێ کار لەسەر ئەوە بکەن کە گەنجانی وڵاتە زیاتر وشیار بێتەوە ئەبێ گۆڕانکاری لەم ناوچیان ڕووبە ئاوا ناکرێت ئەم دەسەڵاتە یاری بە خەڵک بکات یاری بە گەنج بکات یاری بە عەقڵی ئەم میلەتە بکات کۆتایی پێات ساڵێ 26 ساڵە خەڵک لە سای ئەم حکومڕانێتیە چەوسێتەوە کاکە 10 ساڵ 15 ساڵ بە ناوی ئەوەی کە لە شاخ هاتوویتە خوارەوە کاکە مەسەلەی شاخ نەما حکومەتی بەعەس ڕووخا هەر بە ناوی حکومەت ئێستەیش کاکە کەناڵەکانی نەزانم کەناڵێم دەسەڵاتە لێبەرەوە ئێستەی شەڵە ئەگەرەتەوێ بەعەس بگەڕێتەوە دەنگ بدە بە فڵان کاکە بەعەس نەماوە لە وڵات ئەو عەقڵێتە کۆتایی پێات زۆر باش مامۆستا پێشەمە باز لە کێشە و گیر و گرفتەکانی گەنجان بکەین ئایا گەنج بە شێوەیەکی گشتی کامەیە ئەو گیر و گرفتانەی کە ڕۆژانە و بەردەوام پێوە دەناڵێنێ و بووە بە مۆتەکە بەسەر ژیانی گەنجانەوە وڵاجا گرفتی گەنج زۆرە گەنجێک ئێستا دینار لە گیرفانیان نەبێت لە وڵاتەیە کارێکیشی دەست نەکەوێت ئەو هەزاران تەخەڕوجەی لەم وڵاتەیە دانەمەزرێت گەنج گرفتی زۆرە کە باسی گرفتەکەیت لە هەموو دنیا ئێمە ڕاستاڵین تەعینات نییە دامەزراندن بۆ شکڵە نییە بەڵام سەرەکەی کارگە هەیە کۆمپانیای گەورە هەن کارەکەن ئەوەی کە خەڵک دامەزرێ کۆمپانیا هەیە لە وڵاتە 3000 کەس دامەزرێنێت کارەکات نەزانم ئەمە کۆمپانیا لەم وڵاتەیشی خەڵکی دانامەزرێنێ وەک باسم کرد ئەو کۆمپانیانی دامەزراون هەمووی خەڵکی دەرەوەی ئەم وڵاتەی بۆ دێ ئەوان بەدەستی خەڵکانێکی بەرپرسی ئەم وڵاتەون کار بۆ ئەواکەن بە کەمترین پارە بدەن بە خەڵکێک بۆیان بکات جا ئەویش لەم وڵاتە نیە لە دەرەوەی ئەم وڵاتەوەی هێن بۆیە ئێمە نابێ من ئەوەنداڵم نابێ گەنجان بێهیوا بن ئەبێ گەنجان بە جددی گەنجی ئەم وڵاتە بیر بکاتەوە هەمووی بە یەک دەنگ کار بۆ بکات ئەم شێوازە حکومڕانیەی لەم وڵاتە ناکرێت گەنجێک دیناری پێ نییە گەنجێک لەسەر شەقامانە دانیشتووە لە ژیان بێزار بووە وە سەرەکی گەنجی وڵاتە بەشێکی زۆری ڕۆیشتە دەرەوە ئێستا ئەگەر ئامار نییە نازم ئامارێک بکرێت لە وڵاتەیە ڕێکخراوەکان سنتەرەکان بە جددی ئامارێک کرێ بزای چەند هزار گەنج لە وڵاتە دەرچووە ڕۆیشتۆ وڵاتی بەجێ هێشتووە بۆیە ژیان بەم شکڵە ناڕواتە ڕێوە گەنج ئێستاکە فەرمو نەکرد بۆ گەنج کاکە ئەوە وەزعێم وڵاتەیە کارەبا هەیە ئاو هەیە ژیانی خەڵک هەیە هیچ هەیە چەند ساڵە خەڵک دامەزراندنی بینیوە کاکەوەی دامەزراوە موچە وەرەگرێ بە 40-50 ڕۆژ نیوە موچەیەک وەرەگرێ لە هەمان کاتیشە ئەوەیە کە ئەوەیە نییە بڵێ وڵا لەم وڵاتە سەروەتێک نییە و پارێک نییە و سامانێک نییە کاکە زروفێک نەبوو خەڵکیشی دارەیە کرد هەموو لەبەری بەعام نەبوو بەڵام ئێستا پارەکە هەیە بە بەرچاوی تۆ بۆ مەسئولین و خەڵکێکی بەرپرس و خەڵکێک دەسەڵاتی لەم وڵاتە پارەکە هەیە و زەوی هەیە و تەخشان و پەخشانەکرێ و کاری پێکرێت و بۆ خۆیان کاری پێکەن و خەڵکی دیکەیشی لێمە ئیس بوو کەواتە داوا و یان بۆ کێشە گیر و گرفتەکانی گەنجان چۆنچۆنی چارەسەرەکرێت بەکێ چارەسەرەکرێت گەنج خۆی ڕۆڵی چییە لە چارەسەر بە قەنەعەتی من وایە هەتاوەکو ئەم جۆرە حکومڕانێتە لەم وڵاتە بێ خەڵک چاوەڕێی هیچ گۆڕانکارێک نەبێت هیچ بەڵێنێک ناچێتە سەر لەم وڵاتە ئەم حکومەتە سەدان بەڵێنی داوە یعنی من ئەوە ئەڵێم من گەیشتم بەو قەنەعەتە هیچ شتێک هیچ بەڵێنێک لەم وڵاتە ناچێتە سەر کەواتە ئەرکی گەنج لێرەدا چییە با بڵێن ئەبێ گەنجەم دەسەڵاتە بگۆڕێت ئەمە باشترین حەلە هیچ حەلێک نییە هەتاوەکو ئەم کەسانە ئەم سەر و چاوانە ئەم دەم و چاوانە ئەم شخصیاتانە لەم وڵاتە حکومڕانیەم وڵاتە بکەن چاوەڕ هیچ نەکا گەنج هیچ مەجالی تیان نییە ئەم گۆڕانکاری بە خەڵکی نەخوێندەوار ناکرێت گۆڕانکاری بە خەڵکانێک ناکرێت کە ئاگایان لە ژیان و گوزەرانی ئەم خەڵکە نییە گۆڕانکاری بە خەڵکانێک ناکرێت کە خۆیان و ماڵ و مناڵێن لە دەرەوی وڵاتن و تەنها کاکە کەس وەزیری سامانە سروشتیەکانی بینیوە 2 ساڵە کەس بینیوەتی لەم وڵاتە وەزیرێکە کە نەوت و داهاتی ئەم وڵاتی بەم عاقارە برد کاکە ژیانیم خەڵک لەسەر دەستی ئەو وەزیرە ئەو بەرپرسە نابەرپرسە وای لات لەم وڵاتە کاکە فەرمو کەسەی بینێ لەم وڵاتەیە لە شوێیە کاکە 2 ساڵ 3 ساڵە لە شوێ وەزیرە کەسێک نییە بڵێ کاکەم وەزیرە لە شوێیە چی بەسەر هات
بۆیە کەس چاوەڕێ نەبێت لە ژێر دەسەڵاتی حکومڕانی یەکێتی و پارتیا هیچ گۆڕانکارێک ناگرێت ئەو گومانیتیان نیە بۆیە بیر لەوە بکرێت میکانیزم بدۆزرێتەوە چۆن ئەمانە لە ئاچن لە دەست کامانە ئەو میکانیزمی کە پێویستە گەنج بیگرێتە بەر بۆ گەیشتن بە داواکانی خۆی بەڵێ وڵای چا ئەوە هەبوو کە مەسلەی هەڵبژاردن و ئەو گۆڕانکاریانی کە لە پێشەوەن قەنەعەتی من وایە ئەم جارێش خەڵک خۆی لە هەڵبژاردن دا و لەو گۆڕانکاریانە بدا هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش ئەوێ بە خۆیان دابچنەوە ئەبێ گەنجان زەخت بکەن لەو هێزانەی کە لەو هێزە ئۆپۆزیسیۆنەی کە یانەیە حکومڕانی بکەن ئەبێ ئەوان زەختیش لەوان بکەن ئەبێ هەنگاوی جددی بنرێت بەرامبەر ئەم دەسەڵاتە گەنجان ئەوێ بۆ خۆشیان چاودێر من لە وڵاتەیە گەنج نابێ هەربێ ئومێد و دابنیشێ پێی وابێتر گۆڕانکاری لە ئاسمانەوە دێ کاکە گۆڕانکاری لە ئاسمانەوە نایە ئەبێ بۆ خۆت هەوڵی بۆ بیت ئەبێ بەگژی ئەم دەسەڵاتەیە بچیتەوە جام بەگژدا چوونێ بە قەڵەمە بە هەر کار و میکانیزمێکە کە لەم وڵاتە ئەبێ میکانیزمی جددی بگیرێتە بەر جاگەر خۆپیشاندانە خۆپیشاندانیشە بێش شێوازەکەی بگۆڕدرێت ناکرێ ئەم دەسەڵاتی هیچ باکی بەوە نیە تۆ یەک مانگ لەسەر و جادەیە هاوارێکی کاکە ئێمە 2 ساڵ 3 ساڵ لەسەر و جادەیە بەرامبەرم دەسەڵاتە هاوارمان کرداوای ژیانمان کرداوای ئاومان کرداوای گۆڕانکاریمان کرد هیچی نەکردەوە بەم شکلە خۆپیشاندانیش ناکرێت وی قەنەعەتم وایە خۆپیشاندان ئەبێ ئەم حکومەتە بێنێتە گۆن بێنێتێ چۆک ئەبێت چۆک دابنێ بەرامبەر بە گەنجان و خەڵکی خێر لە خۆنەدیوی ئەم وڵاتە ئەگەر بینی خۆپیشاندانەکانی عێراق بە 2 ڕۆژ دەیان خاڵی دەرکرد لەم وڵاتە کە پێویستە دەیان نووسراوی دەرکرد لەم وڵاتەیە گۆڕانکاری گەورە لە بەسرە کە گەنجان زەختێکیان کرد لە خۆپیشاندانەکان ئەبینی بڕیاری ئەوە 1000 تەعینات دەرچوو 10,015 بۆچی منیش ئاگاداری ئەوم کە ینی حکومەت خێرا هاتە دەنگ هاتە سەر خەدوە کۆمەڵێ بەڵێن و ناردنی وەفد و پێشوازیکردن لە نوێنەری خۆپیشاندەران بۆچی ئەم کاریگەریە لە هەرێمی کوردستان نابینین ئایا ئەمە بۆ منە کەمی کاریگەری گەنجانە لەسەر شەقامەکانی کوردستانیان بۆ منە کەم تەرخەمی بێمبالاتی حکومەت خۆیەتی پەیوەندی بە دووشتەوە یەکەمیان ئەوەی کە وەزعی سیاسی عێراق لە وەزعێکی ناسکە بە نسبەتی ئەو هێزانەی کە لە دوای هەڵبژاردن و دەرچوونە وەزعێکی ناسکە بۆیە سیرەکەی حیدەر عەبادی و بڕیارانادا بە پەلا ئەوش پەیوەندی بە مەسەلەی سیاسی و مانەوەی خۆی و گۆڕانکاریەکانە کە لەم ناوچەیە ڕوئەدەن ئەو وەزعێکی دیکەیە دووهەم گەنجانی عێراق تەواو لەو ژیانەی قەنەعەتم وایە وەزعی عێراق زۆر خراپتر لە وەزعی هەرێمی کوردستان ئێستا وەزعی عێراق لە دوای پرۆسەی بەناو ئازادکردنی عێراقەوە وەزعی عێراقیش تەواو سەیرەکەی و ناوچانەیش وێرانن هیچ ئاوەدانێکی تیانە ژیانی تیانە بۆیە گەنجان زیاتر لەوێش بێ ئومێد بوون لەوێ زیاتر تەشەنەی کرد گەیشتەوە بۆ ئاراستەی کە تەقیوەتەوە لە ناوچەکە ئێستاکە بەڵام هەرێمی کوردستان ڕەنگە جیاوازتر بێت بە نسبەتی ئەوەی کە خەڵک کەمێک ژیانی باشترە لەم ناوچەیە ئەوەش بە نسبە کەمێک ژیانی باشتر لەم ناوچەیە دووهەم دەسەڵاتی کوردیش گەیشتۆ بەو قەنەعەتەی و خەڵکەی دێتە سەرجادە هەر دێ سەرجادە هیچی پێ ناکرێت ینی وا دەسەڵات وا حاڵی بۆترە و گەنجە ناتو هیچی پێ ناکرێت ئەمان ئەتوانن بە 2 قسە بە 2 بەڵێن خەڵکی ئەم وڵاتە کب بکەنەوە من شتێکی کەم و دێسەش دووبارێکەم و هێزە ئۆپۆزیسیۆنەکان بە جددی لە ڕابردوو لەگەڵ خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان نەبوونە بەڵام لە عێراق وان نییە لە عێراق کەسایەتی هەیە پشتگیری ئەکا سەرەکەی سەدر دێتە پێشەوە پشتگیری گەنجانەکە ئەڵێ نابێ گەنجان بەرامبەر داواکردنی ژیان و گوزەرانی خۆیان ڕوبەڕوویان ببنەوە بەڵام بە جددی لەم وڵاتە هێز پێش نەکەوتووە نەچۆتە ناو خۆپیشاندەرانە بە جددی بە ڕسمی ڕەنگە هێزە ئۆپۆزیسیۆنەکان هەمویان لە خوارەوە بەڵام وەکو حیزب وەکو ئەوەی کە هەبوون بەڕاستی لەگەڵ گۆڕانکاریەکانە نەبوون ئەبێ بە جددی لەگەڵ گۆڕانکاریەکانە بن ئەبێ هەنگاو بنێ خەڵک کە سیقەی پێکرد و دەنگی پێدان ئەبێت لەگەڵ ئەو سیقە و دەنگدانی خەڵکا بن کە پێی داون بەڕاستی ناکرێت هێزێک لەم وڵاتە 25 کورسی 20 کورسی 10 کورسی 15 کورسی لەم وڵاتە بهێنێت وەزعی ئەم وڵاتە وێران بێ بێخەم لێی دابنیشێت ناکرێت هێزێک لە 125 و لە 130 ئەم وڵاتە بهێنێت گەنج هەر ئاوا دابنیشێت بە دیاری ئەوە هیچ گۆڕانکاریەکی پێ نەکرێت گۆڕانکاری ئاوا ناکرێت لەم وڵاتەیە بەگشتی هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئێستا نزیکەی لە 140 زیاتری ئەم وڵاتن کاکە ئاوا لی دانیشتن و گۆڕانکاری ناکرێ و خەڵکی سەیری ئەوان ئەکات کە خەڵک دەنگیدا بە هێزێک چاوەڕێ ئەوەی گۆڕانکاری بۆ بکات زۆر باشە مامۆستا پێشەنگ دیاردەیەکی بەربڵاو دیاردەیەکی نەخوازرا و
کۆمەڵگەکەمانی تەنیوەتەوە گەنجان پشکی شێریان تێدا هەیە لە بەشداریکردن و بەکارێنان ئەویش مەسلەی نێرگە لە کێشان و جگەرە و ئەو شوێنانەیە کە بۆمنە تەنانەت هەفتەی پێشوو مامۆستایەکانی دەیوت سوێن بەخوا ئەمە شەر پلانێکی حکوومەتە بۆ مەشغوڵکردن و بۆ کۆڵێ بێ ئاگاکردنی ئەو گەنجانە لە کارە ناپەسەندەکانی خۆی. من پێم خۆشە بزانم ئایا ڕووکردنی گەنجان بە شێوەیەکی بەربڵاو بە شێوەیەکی بەرچاو کە لە حاڵەتەوە بۆتە دیاردە بۆ ئەم دیاردە نێگەتیف و ناشرینە لە چێوە سەرچاوی گرتووە و هۆکارەکانی چین وە چۆنی بۆ منە گەنج لەم پەتا پیسە بپارێزرێ. بەڵێ مەسەلەی گەنج بۆ ڕووی کردوەتەمانە یەکەم مەجای بەتاڵە خەڵک کە ئیش و کارێکی نەبوو ئێتە دەست بۆ هەموو شتێکە بە گەنج ئێسەکیش ئیش و کارێکی نییە لە وڵاتە کە ئیش و کارێکی نییە دەست بۆ ئەما بە یەک شتێکی شێ ئەم دەسەڵاتە وای کرد و هەشتێ زەرەر و زیانی هەیە بۆ گەنج بۆ خەڵک لەم وڵاتە ڕێگری لێ ناکە. هەشتێکی سوودی هەیە بۆ گەنجان لە وڵاتە حکوومەت بە یاسایەک یا بە نووسراوێک بە ئیمزایەک ڕێگری لەسلی ئەکا لە وڵاتە. لە هیچ شوێی دنیاە نییە وەکو ئەم کوردستانە مەسلەی ئینتەرنێت و کەناڵی ئاسمانی و هەموو ئەوانە بەم شێوە بەربڕاوە هیچ یاسایەک نەبێت هیچ ڕێگریەک نەبێت بەم شکڵە لە هیچ شوێی دنیاە نییە خەڵک ئاها باسانی لەو سەرجادانە خەریکی کاری سەرخۆشکردن و بێهۆشکردنی خۆی بێت. ئەم وڵاتە هیچ یاسایەکی نییە بۆ ئەم شتانە بەڵام یاسایەکی بۆ هەر شتێک باش و چاک بێ بۆ گەنج سوودی هەبێ بەیانی دەستی بۆ بەرەم حکوومەتە ڕێگرە بێت ناکرێ ئەوەندە دەستی و پێکە ئەوەندە ئەم دەستگا ئەو دائیرە ئەوەندە ئیمزا و پێکە ئەو کاری شێتێ بیکەی بۆ ناکرێت بۆ ناچێتە سەر یعنی باوەڕەکەیت ئێمە دەیان جار نووسراومان کردووە بۆ نووسراومان کردووە سەردانی زانکۆمان کردووە لەم وڵاتەیە وتمانە سیمینارەکەین بۆ گەنجان بۆ هۆشیاری گەنجان دەربارەی ئینتەرنێت دەربارەی ئەم مەسەلەی مادە کوهولیانە دەربارەی مادە بێهۆشکەرەکان دەربارەی نێرگەلە ڕێگان پێ نەداوی هەر جاری بە ناوێک دووسێ جاران سوار جار پێنج جار ئێمە هەوڵمان داوە کاکە گەنجی وڵاتە نابێ بێهۆش بکرێت نابێ سەرخۆش بکرێت نابێ بەم ئاقارە بردرێت بەڵام سەیرەکەم دەسەڵاتە ڕێگەی نەداوە ئێمە سیمینارێک بکەین بۆ گەنجانی ئەم وڵاتە بەڵام ئەم دەسەڵاتی هیچ ڕێگریەکی نییە هیچ یاسایەک نییە خەڵک لەسەر و جادەیە دائنیشێت و نێرگەلە و هەموو شتێکی کە بەکارێنێت هیچ شتێک نییە. ئەمە هۆکارەکەم دەسەڵاتە بە جددی کار بۆ ئەوە کە گەنجان مەشغوڵ بکە گەنج هیچ بیرێکی لەم دەسەڵاتە نبێت سەرخۆش بێ و بێهۆش بێ تەنها کاری ئەوە بێت تەنها کاری ئەوە بیر لەوە بکاتەوە ئێستا ینی قام قبوشێ ڕەنگە جوانیش نەبێت گەنج ئەم وڵاتە تەنها مەشغوڵ بووە بە بێهۆشکردنی خۆی و تەنها مەسایلە جنسیەکان تەنها ئەمانەیە خۆیسە گەنج بەم شتانە مەشغوڵ کراوە بەم هەموو ئەی تۆ ناپرسێ بەڵام کاتێک گەنجیش هیچ شتێکی نەبێت کە دەستی بگرێ مەشغوڵ بێ پێیەوە کاتەکانی بەسە بێت ناچار هەر تەمەنێکە لە تەمەنێکە ناچارە دەستە با بۆ ئەوە باشە کەس بۆ ناپرسێ ئەم هەموو کەناڵە چێ داعمێکە ئەم هەموو کەناڵە ئاسمانیە کرێتەوە باکە بەیانی کەناڵێکی ئاسمانی ئاینی بکرێتەوە بزانە چەند ڕێگریت لە وەزارەتی ناخۆ لەم وڵاتەوە بۆ دروست دەکرێت بۆ کردنەوەی ئەم کەناڵە بەڵام هەموو کەناڵی گۆران باشە کورد پێویستی بەم هەموو کەناڵی گۆرانی و ڕەقس و سەما و ئەم گەنج پێویستی بەمێ کاکە گەنج ژیانی نییە ئەم هەموو کەناڵە ئەم هەموو دەفتەراتە دۆلاری تا سەرفەکرێت یعنی چی پێویستی بووە دەیان کەناڵی ئاسمانێسە کوردی هەکێ دەعمێماکە کاکەمی ئەم دەسەڵاتەیە هەموو گەنجی مەشغوڵ کرۆ بە درامای تورکی و بە درامای فڵان و ئێستا هەموو ئەم دراما و ئەم هەمووی کرۆ بە هەموو ماڵێکەوە کاک مامۆستا پێشەنگ داواکاری گەنجان چییە یان بۆونە گەنج چ داواکاری و چ خواستێکی لە دەسەڵات هەیە و دەیەوێ ژیانێکی سەربەرزانە بژین کامانن ئەو خواست و داوایانەی کە گەنج لەم وڵاتەدا هەیەی وڵات جا قەنەعەتم وایە من ئەوەنەی لەناو گەنج هیچ داواکاریەکی نییە لە دەسەڵات لەبەری فێم دەسەڵاتی دیز داواکارێک گوێبەی داواکارێک ناکرێت چی جێبەجێ بەڵام ئەوەی کە گەنج خولیا و ئاواتی خۆیەتی دەیەوێت بۆی بێتە دی کامانن گەنج خولیا و ئاواتی ئەویشە بێ ڕێک بخرێتەوە ئەگەر لە ژیانێکی فەوزەوی ئاوهایە داوای هیوا ئاواتی گەنج بکەیشتی زۆر گەورەی ئەوێ ئەوە نامونەزەمی و ناڕێکی ئەم کوردستانەی حکومڕانەی کوردستانەی وای کردووە گەنج ئێستا هیوایەتی وەیە واز لە خوێندن بهێنێت تەنها بە دوای کۆمەڵێشتی تراب بکەوێت بەڵام هیوایەتی گەنج قەنەعەتی من وایە لەم وڵاتە گەنج چی ئەوێ لە ژیانە ئەوەی کە ژیانێکی خۆشە بێ یاسا هەبێ بۆ هەمووان وەکو یەک بێ لەبەرەوەی گەنج کەمتر ناعەدالەتی پێقووڵەکرێت گەنج کەمتر سەبر و ئارامی هەیە لە چاو خەڵکێکە کە تەمەنی هەبێت بە تەمەنتر بێت وی گەنج دائیمەن بە بەشتی ناڕێک بە نایاسایی زووتر تێک ئەچێت بە ناعەدالەتی
سیرەکەی لە هەموو شوێنێکە کە خەڵکێک بە گژی نەعەدالەتێک ئەچێتەوە سیرەکەی گەنجانە کەمتر خەڵکێکی خۆی ئەگەێنێ لەم قەزاییانە بەڵام خەڵکی بەڵام گەنج سەبری ئەمەی نییە گەنج ئێستا ئەوێ نایاسایی لە وڵاتە بێ هیوای دروست کردووە ئەگەر یاسا لەم وڵاتە هەبێ هیوایش دروستە بێتەوە بۆ خەڵک من ئەڵێم تەنها یاسا هەبێ لەم وڵاتە کار بکە بۆ هەموو خەڵکی لەم وڵاتەوە کو یەک وابێ هەموو هیواواتێ بۆ گەنجانە گەڕێتەوە تەنها یاسا هەبێ لەبەرەوەی یاسا هەبوو دزی نابێ یاسا هەبوو مافیا نابێ لەم وڵاتە یاسا هەبوو قۆڕکاری نابێ لەم وڵاتە یاسا هەبوو مڵکی حکوومەت نابێ بە مڵکی شخصی شخص ناتوانێت مامەڵەکە بە ممتەلەکات و بە دارایی و بە پارەی حکوومەتەوە کە یاسا نییە لە وڵاتە یاسا هەبێ هەموو هیوا ئاواتە بۆ گەنجانە گەڕێتەوە هەتام دەسەڵاتەی شەبێ یاسا نابێت بۆیە باشترین هەڵ پێشترشمە گۆڕانکاریە لەم حکومڕانە هەڵبژاردن نزیک بۆتەوە ئەگەر بکرێ ئەبێ گەنجان هەموو هەوڵێکی خۆیان بدەن بۆ گۆڕانکاری ئەبێ گەنجان بۆ خۆیان هەموو چاودێریەکی سندوقەکانی دەنگدان بکەن تەواو ئەگەر حیزبە پۆزیسیۆنەکانی ناتوان پارێزگاری لە چاودێریکردنا ببینە بێ گەنجان چاودێری ئەو سندوقانی دەنگدان بکەن تەواو ئەمە باشترین دەرفەتە ئەم جارەیش وەکو جاری پێش وەکو عێراق تەزویر بکرێ و تەواو تر لەم وڵاتەیە ئەوەی کە پێویستە دەستی بورێت ئەو گۆڕانکاری کە پێویستە بکرێت ئەوەیە کە گۆڕانکاریەکە کە ئێمە هیوادارین ڕوونەدات بەڵام ڕوەدا لەم وڵاتەیە لەسەر دەستی گەنجیش ڕوەدا بەڵێ بە تاکید لەسەر دەستی گەنج لەسەر دەستی هیچ هێزولایەنێک ڕوونادات لەسەر دەستی گەنج پێشنگ لە هەرێمی کوردستان ڕێکخراوگەلێکی زۆر سنتەرگەلێکی زۆر شوێنگەلێکی زۆر هەیە بۆ داکۆکیکردنیان بوونە هەر لە ژێن دروشم و ناونیشانی خزمەتکردنی گەنج و لاودا دایان ڕێکخراومانەیە ئەمانە چیان بۆ گەنجان کردووە بە تایبەت ئەوانەیان کە زیاتر سەر بە دەسەڵاتن و لە دەسەڵات و لە حیزبە دەسەڵاتدارەکانەوە نزیکن ئەمانە تا چەند توانیویانە داوا و خواستە ڕەواکانی گەنج بگەنە شوێنی خۆی مەسەلەی ئەو هەموو سنتەر و ڕێکخراوی لە وڵاتەیە هەیە بێبەش نییە لەو دنیا فەوزەوێم دەسەڵاتە دروستی کردو من جاری کرد لەم کەناڵەوە باسم کردو وتمەست دەیان سنتەر و ڕێکخراو هەیەم دەسەڵاتە دروستی کردووە بۆ ناخزمەت بە گەنجان بکە باوەڕ دەیان ڕێکخراو سنتەرێ لەم وڵاتە یەک خزمەتی بە گەنج نەکردووە لەوەی کە خزمەتەکانی هەمووی بۆ دەسەڵات بۆ دژایەتی بۆ گەنج کەکەمە هەموو سەدان ڕێکخراوە هەیە ئێستا بپرسی لە ڕێکخراو ناحکومیەکان منەزەمی ڕێکخراو ناحکومیەکان بڵێ کاکە گیان چەند ڕێکخراو لەم وڵاتە دروستکراون من ماوەکی پێش ئێستا ئاگام لێو 5,000 ڕێکخراو دروستکراون 5,000 ڕێکخراو لەم وڵاتە هەیە خۆم ڕێکخراوان هەرێکی 5 کە سەرپەرشتی بکە 5,000 کەڕەتی 5 بکە بزانە چەندێکەکە کاکە یعنی ئەوەندە خەڵک لەم ڕێکخراوانە کارەکەن ئەوەندە خەڵک خەریکی وشیارکردنەوەی خەڵکن ئەوەندە ڕێکخراو خەریکی خزمەتکردنی خەڵکن نەکاکەم ڕێکخراوانەیش هەتام ڕێکخراو ناحکومیانە دروست نەبوو بەشێکیان هەرە و پارێکیان لەم دەسەڵات حکومڕانە وەرەگرت و دووسێ کەس بوون لە ماڵەوە خەریکی بۆ خۆیان خەریکی باوەڕەکەی دوو کەسە بوونە خێزان بوون ینی ژن و پیا بوونە ڕێکخراوێکیان نەبووە سنتەرێکیان هەبووە سنتەر و ڕێکخراوەکانەوە مانگانە لەم حکوومەتە ملیۆنێکیان وەرگرتو لە ماڵە هەر خەریکی کە بە برژاندن بوونە خەریکی خواردنی خۆیان بوون بۆیە بەدەر نییە و سنتەران لە وڵات ئەوەی کە خەریکی کارە بۆ گەنجان ئەوەی کە خزمەتەکە لە وڵاتە پەنجەی دەسەشمێ بێت ئەو سنتەر و ڕێکخراوانیش بە حکمی ئیمکانێتێکی کەم و توانایەکی کەمیانەوە بە پێی ئیمکانێتەکەی خۆیان نەتوان خزمەت بکەن بۆیە چوارچێوێکی دیاریکراوە هەرەوە ناتوان بە ڕێژێکی دیاریکراو خزمەت بە گەنجان بکەن ئەوانێشی کە دەسەڵات دروستی کردن بەڕاستی توانایەکی زۆری پێداون تەنها کارکردنەکان لە چوارچێوەیەکی شخصی و خۆ دەوڵەمەندکردن و کاری شخصی خۆیان کۆ کردوێتەوە ئەم سنتەرانە کۆمەڵە خەڵکانی کرد ڕێکخراو و سنتەر ئەم دەسەڵاتە هەر بۆ سەفرە و سیاحە و بۆ ژیانی خۆیان دروستی کردوون بە ناوی ڕێکخراو بۆی بڵێ کۆمەڵە ڕێکخراو و سنتەری گەورە هەیە و تا لەم وڵاتە هەن و وجودیان هەیە ئەگەر ینی ناکرێت بارەگای سنتەرێکی ڕێکخراوێک ئەبینی چەندان کەسی لەم وڵاتە بۆ کراو بە لە بۆ پرزگە بۆ تەعین کراوە خەرەکرێ سنتەری ناحکومی کە بۆ گەنجان کارەکات خەڵکی پێشمەرگەی بۆ دامدرێت پێشمەرگە حرەسیاتی بینایەکی سنتەری ڕێکخراوی بکە هەموو شتێکی قۆڕە کردووە هەکە لە ناوچەی وا هەیە لە قەزای وا هەیە لە وڵاتە لە شاری وا هەیە هەموو یاریگاکانی دراوە بە ڕێکخراو سنتەرێک بۆ خۆی کە نەکەوەی کە خزمەت بە گەنجان بکە نا
هەموو پارەی وەرەگرێتەوە لەو یاریگایانە لەو شوێنانە وەرەگرێتەوە بۆ ڕێکخراوە بۆ گیرفانی خۆیانە. بەڵێ ماڵسە پێشنگ سنتەری پەرپێدانی لاوان لەکوێی ئەو سنتەر و ڕێکخراوانەدایە کە خزمەتکاری لاوانە یان بۆنە چیتان کردووە بۆ لاوان و گەنجانی هەرێمی کوردستان؟ باچا کاروبارەکانی ئێمە ئەوەندەی کە هەن شاهید خەڵکێک بۆ خۆی شاهدی بۆ داچیمان کرد بۆ گەنجان، بەڵام وەک پێشتر باسم کرد تواناوی ئیمکانێتی ئێمە ئەوەندەیە چوارچێوەیەکی دیاریکراوی هەیە لە خزمەتکردنی گەنجانە. ئێمە هەوڵمان داوە ئەوەی کە لەم وڵاتەیە کردبێتمان بۆ گەنجان. بەڕاستی ئێمە زۆر کاروبارمان کردو، ناکرێت کاروبارەکانمان ورد بکەینەوە، بەڵام هەمیشە هەوڵمان داوە بۆ دڵخۆشکردنی و گەنجانی کە لەم وڵاتە بێهیوا بوونە. لەم وڵاتە بێهیوا بوونە. ئێمە هەر لەم ساڵا چەندان گەشتی گەورەمان ڕێخستۆ بۆ گەنجان، ئاسانکاری گەورەمان بۆ کردوون کە بەڕاستی هەر ناوچە جوانەکانیم کوردستانە ببینن، ئەوەندە لە ماڵ و لەم سەرجادانە نەمێننەوە بێ ئەوەی تر بێهیوا بن. هەوڵمان داوە هیوایەک بۆ گەنجان دروست بکەینەوە. گەشتمان بۆ ڕێخستون بۆ ناوچە خۆشەکانیم کوردستانە، بۆ هاوین هەوارەکانیم کوردستانە، جەوێکی تەرفیهیمان بۆ دروستکردن جگە لەوەی دەیان خول و سەدان سیمینار و کۆڕ و کاروباری ئەومان کردووە. سیمینارمان زۆر لە زۆر بواریکە لە بواری ئەوەی کە بەکای هۆشیاری گەنجان بەرامبەرم ئامێرە ئەلکترۆنیانەی هەیە، هۆشیاری گەنجان بەوەی کە کاکە ئەم وڵاتە حکومڕانێتەکەی بەم شێوەیە زۆر کارمان کرۆ لە بواری وشیاری گەنجان و توانای گەنجان و بەڵام ئەو ئەم دەسەڵاتەیە تۆ گەنجێک ئەی جوڵێنیت فێری پیشەیەکەکەیت. ئێمە بواری پیشەگەریشمان هەبوو بۆ گەنجان، ئێستەی شەمانە لە ڕابردووی شەمانەکەی گەنج فێری پیشەیەک بکەین. بەڵام تۆ گەنج فێری پیشەیەکەی بەڕاستی ئەوەی کە زیاتر گەنجانە کە ناتوانێن پیشەیە لە وڵاتە بەکاربێنێ، توانە مادیەکەی خەڵک مەحدودە دیاریکراوە. بۆیە ئێمەیش وەکو سنتەرەکان توانەکانمان دیاریکراون. ئەگەر توانایەکی زیاترمان هەبێ ئەتوانین زیاتر کار بۆ گەنجان بکەین، بەڵام بە پێی لە قەدەری توانای خۆمان زیاتر کارمان کرۆ بۆ گەنجان. لەبەری کاری ئێمە خۆبەخشانەیە، ئەوەی لەگەڵ ئێمە کاری کرد بێت ئەزانێ کاروبارەکان ئێمە هەموو خۆبەخشانە. هیچ مەسەلەیەوە نییە وڵا خەڵکێک کار بکات لە پێناوی شتێکی بەرژەوەندێکی شخصیە. هەموو ئەوانەی هاتوون من لێرە شێڵم تاک بە تاکێ و کەسانی کە لەگەڵ ئێمە بوون لەگەڵ ئێمن کارەکەن لە کوردستانەی مەسوپاسیانەکەن بەڕاستی جیلێکن تەنها کاری خۆبەخشاناکەن بۆ خزمەتکردنی جیلی گەنج و لاوی ئەم وڵاتە. زۆر باشە مامۆستا پێشنگ کۆتا قسە و سەرنجت لەسەر کێشە و گیرروگرفتەکانی گەنجان لە هەرێمی کوردستان و هەر شتێک من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەیەکی پێ بکەی. بەڵێ لاجاوی کە قسە بێ ئەوەیە کە من دوو سێبارەیەکەم و گەنجان لەم وڵاتە هیچ شتێکیان نەماوە، هیچ شتێک نەماوە لە دەستی بتەنەوەی کە هەیە هەموو ئەم دەسەڵاتە قۆڕقی کردو نەماوە. ئەبێ هەمووان کار بکەین بۆ ئەوەی کە ئەو مافانی هەمانە بەدەستی بهێنینەوە. کاکە گەنج هیچی کەی زیادەی ناوێ مافەکەی خۆیەوێ. ئەبێ هەموومان هەوڵ دەین کەوەی کە ئەم وڵاتە ماف بگەڕێنەوە بۆ گەنجان و هەوڵ دەین یاسا بگەڕێتەوە بۆ حکومڕانی بۆ ئەم وڵاتە. بۆیە گەنجان من لێرە داواکاریم بۆ گەنجانەوەیە، تکایە گەنجان دامەنیشن چاوەڕێ بکەن خەڵک گۆڕانکاریتان بۆ بکە، تکایە دامەنیشن چاوەڕێ بکەن جیلێک لە وڵاتە حکومڕانیەکە نەخوێندەوارە و پیر بووە لە وڵاتەیە بیاوێ گۆڕانکاری بۆ تۆ بکات. تکایە گەنجان بێنەوە جۆش بێنەوە خۆش ئاها لەم وڵاتە حکومڕانی ناکرێ، هەموو ڕۆژێک خەڵک ناکرێت بچەوسێنرێتەوە. بۆیە گەنجان پێویستەکە هەمووان بە یەک دەنگ، نەک وەکو حیزم نەک وەکو لایەن نەک وەکو هەر شتێکی کە هەمووان بە یەک دەنگ بێنەوە سەر جادەکان و داوای مافکەن وەکەوەی کە لێسە لە عێراقا ڕۆدا هیچ کەسە هیچ لایەنێک ناخوێنێتەوە لە عێراقا. ئەوەی من بینی بێتم نە سەدرە خوێنێتەوە نە عەبادیە خوێنێتەوە نە مالیکیە خوێنێتەوە، هیچ حکومڕانێک لەم وڵاتە ناخوێنێتەوە. گەنج بەڕاستی پێویستەکان لەم وڵاتەیش گەنج حیزب تێپەڕێنێتەوە، ئەبێ لە سەروی هەموو حیزبەکان و گەنج هەمووی بە یەک دەنگ قسە بکە، ناکرێ حیزبێک بێوێ گەنج لایەکی گەنجی ئەم وڵاتە بۆ خۆی بێدەنگ بکاو کە بکاو لایەکی دیکەیشی هەر داوای داواکاری و ماف بکە. گەنجان بە یەک دەنگ داوای گۆڕانکاری و مافەکانی خۆمان بکەین، هەمومان بە یەک دەنگ. ڕێکخراوەکانیش داواکارم لە هەموو ڕێکخراوە گەنجانەکان و سنتەرەکان زیاتر کار بکەن بۆ شارکردنەوەی گەنجان و پێشی گەنجانیش بکەون بۆ گۆڕانکاریەکان. ناکرێت ڕێکخرا و سنتەرەکانیش لەیدا بنیشن بێخەم بن لە وڵاتەی کەوای گوزەرێ. بۆیە ئێستا بێخەمیەکی زۆر لە وڵاتە هەیە، بێهیواییەکی زۆر لە وڵاتە هەیە. پێویستەکە هەمومان کار بۆ بکەین هیوایەک بگەڕین. ئەم هیوایە چۆن نەگەڕێتەوە ئەبێ کار بکەینەوە گەنجان بە یەک دەنگ بە یەک ڕنگ هەمووان
دێنە سەر شەقام یا هەر میکانیزمێکی کێ بدۆزرێتەوە بۆ گۆڕانکاری لە وڵاتەیە. زۆر سپاس بۆ بەڕێز پێشەنگ کۆساری کارگەڕی گشتی سنتەری پەروەردانی لاوان کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخوازی زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئامادەبوونت. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سپاس بۆ ئێوەی عزیزیش کە تام دەرفەتە بینەری بەرنامەکەم بوون تا بەیگەشتنەوەکی تر بەخوای گەورە میێرەبانتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.